ساڵی 2022 مشکلەی دابشکردنی موچە دواکەوتنی موچە کەمی داهات و ئەوەی کە لە زمانی بەشێک لە پەرلەمانتاران و میدیاکارانەوە بازەکرا مەسەلەی دیارنەمانی پارە لە بانقەکان مەسەلەی نەبوونی سویلە لە بانقەکان کە ئەوە گیر و گرفتی بۆ دابشکردنی موچەی فەرمانبەران بۆ خەرجی کۆمپانیا خەدەمیەکان دروست کرده بوو. لیژنەی دەستپاچی لە پەرلەمانی کوردستان بە ئەرچی خۆی زانی کە بە دوواداچوون کا بۆ ئەم دۆسیەیە لەسەر تاسەری هەرێمی کوردستان کە لەگەڵ بەڕێوەبەری گشتی بانقە بازرگانیەکان لەگەڵ بەڕێوەبەری گشتی ژمێرکاری و ئەمڕۆژ لە سلێمانی لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتی بانقی ئاڵای هەرێم لە سلێمانی کۆبووینەتەوە بۆ مەسەلەی داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و چۆنێتی خەرجەکانی و ئەو گرفتانەی کە دروست دەبێت. ئەوەی ئێمە پێشنیازمان کردووە کە ئەم داهاتەکانی هەرێمی کوردستان داهاتێکی مرکزی بێ و دوایی بە عەدالەت بەسەر ناوچەکانە دابەشکرێتەوە لە هەمووی گرنگتر بە سیستمکردن و بە دامەزراوەکردنی بانقەکانی هەرێمی کوردستانە کە سیستمێکی پێشکەوتووی بانقیمان هەبێ لە هەمان کاتا دابشکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە ئەلکترۆنی بکرێ کاراسانی بکرێ بۆ ئەوەی فەرمانبەران تووشی ئەو بەتابەت خانەنشینان کە خۆتان نەزان بەداخەوە لە ماوەکانی ڕابردووە تووشی گیر و گرفتی زۆر بوون ئەم حەدەس و ئەم ڕووداوانە دووبارە نەبێتەوە. لە نەتیجە ئێمە بۆ ڕایگشتی و بۆ ینی راپۆرتی کۆتایی هەم ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و هەم ئاراستەی میدیاکارانەکەی بۆ ئەو دۆخی کە ئێستا لە سلێمانی و لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان بە هەولێر و دۆکیشەوە گوزەرێ ڕۆشن بێ بەرچاوی خەڵک بزانی خەلەرەکانی کوێوە ئەگەر ئەوەی کە پێوترێ ئیرادەیەکی سیاسی حکومڕانی بۆ چاکسازی هەبێ پێویستەکە ئێمە چارەسەر و ڕاستپاردەکان بخەینە ڕوو بۆ ئەوەی حکوومەت هەرێمی کوردستان بە خۆی جێبەجێ بکات.